لێرە شەو شتێک بڵێم. سێ گەنجی ئێرانی ڕۆژهەڵاتی هاتن پێرێشەو بۆ مزگەوتەکەمان، نوێژی عیشا هاتن وتیان مامۆستاگیان خەڵکی ڕۆژهەڵات ئەلحەمدوللا زۆر ئیسفادەیان لە تۆ کردووە. مژدەیە خۆشت بینیە برایەک هەبوو مولاکیمی عالەمیە باشە، یەکێکە لە پاڵەوانەکان قارەمانەکانی وڵاتی ئێران چەندجا بوتوڵەی زۆر گەورەی بۆش بۆ وڵاتە بردوێتەوە. وتیان مامۆستا کوڕێکی زۆر خراپ بوو، تا سەریێسخان خراپ بوو، ماڵیان لە سەقزە، ئەوان بۆ میان گەڕای. وتیان مامۆستا بوتوڵەی هەبووە لە تایلەند، باشە لە تایلەند لە بوتوڵەی هەبووە کە چووە بۆ ئەوێ لەوێ ئەم چی پێڵن ڤیدۆیەکی تۆ ئەکەوێتە پێشچاوی، ڤیدۆیەکی تۆ ئەکەوێتە پێشچاوی، ئیتر لەوێ خوای گەورە هیدایەتێدا هەر لەو شوێنە واز لە تاوانە هێنێ و شادمانە هێنێ و ئەگەڕێتەوە. ئەڵێن ئێستا گەورەترین داعی و بانخوازە لە وڵاتی ئێران بە تایبەت لە شاری سەقز. یعنی وتیان ئەو پیاوەتۆتی حەزەکەم ئەو پەیامە بۆ مامۆستا سۆران بگەن، خۆم دەمم پێی ناگا قسەی لەگەڵا بکەم، بەڵام ئەگە بینیتان بڵێن ئەو گەنجە تا سەریێسقان دژی ئیسلام بوو، تا سەریێسقان خراپەکار بوو، بەڵام ئەلحەمدوللا لە ڕێگای ئەو مامۆسایەوە ئێستا منیش دەعواکەم وەکو ئەو قورئان ئەڵێمەوە، دەرسی شەرعی بە خەڵک ئەڵێمەوە، سوپاس بۆ ڕەب العالەمین. ئەمە قوربانگیان ئەمە دڵخۆشیە بۆ من، و ئەمەش ڕەدێکە بۆ کەسانی کە ئەڵێن کاکە ئەم سۆشیال میدیایە بەکارهێنەرەکانی هیچ نین، ئێمە دەرگای مزگەوتیان لێ داخستوین، بەڵام ئەلحەمدوللا خوای گەورە ئەم دەرگای بۆمان کردوێتەوە، توانیمان بە فەزلی خوای گەورە بۆ ویستی خوای گەورە بچینە ماڵەکانەوە، بچینە کۆمەڵێ دڵەوەکەوە ئیسلامیان کردبوو.